ئەوەش کۆمەڵە بەردێکی ترە سێریکەن ئەوانە هەر هەمووی بەردن هاتووەتە کۆتایی حالب گیر بووە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستانی بەڕێز ئەم چارە خوازە بەڕێزێکی ئێستا ئیبینن دەبین چەند بەردی هەیە زیاتر لە 20 بەرد سەروی 20 بەرد لە کۆتایی حالب سەقیوە لە گورچیلە بووە هاتووەتە خوارەوە سێریکەن ئەوە چەند بەردێک لەسەر یەکە ئەوەش کۆمەڵە بەردێکی ترە سێریکەن ئەوانە هەر هەمووی بەردن هاتووەتە کۆتایی حالب گیر بووە. طبعا هۆکاری ئەوم بەردە چیە بەردێکی سەروی 3 سانتیمەتری لە گورچیلەی هەبووە دیارە لە ڕێگای نازور و شکاندنی بە لێزەر ئەم سەرگەری بۆ ئەنجام دراوە بەڵام لەبەرەوەی بەردەکە گەورە بووە و ژمارەی بەردەکان زۆر بووە کە لە پاشماوەی بەردەکە دروست بووە بۆی ئەم چارە خوازە لەم ڕێگایەدا شتەگەرێکی بۆ کراوە بەڵام سەرکەوتوو نەبووە. لەم حاڵەتانەدا باشترین حەل ئەوە بووە کە لە ڕێگای کوونکردن شتەرگەرێکی بۆ ئەنجام بدرابە بەڵام ئێستاش ئەو بەردانی هاتوونەتە خوارەوە ئێمە هەموو بە جیهازی لێزەری بۆی پارچە دەکەین و سەحبی دەکەین و کۆمەڵە بەردێکیشی لە ناو گورچیلەیە ئەو کۆمەڵە بەردەش ئینشاءالله بە نازوری نەرم یاخود بە کونێکی بچووک بۆی سەحبەکەین بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەک زۆر سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی